لە ئێستادا کۆمەڵی گەنج دەبینین کە نووسینەکانیان بووتە ژمارە لە لای خەڵک زۆر سەیری نووسینەکانیان دەکات بەڵام تێبینی ئەوەش دەکەین کە دەقەکانیان سادەن و کەمیش دەمینێنەوە کێ دەبێت شعر بخاتەوە سەر ڕێچکەی ڕەسەنایەتی خۆی کێ دەبێ و ئەرکە لە ئەستۆ بگرێ ئێمە لە نەرێتی شعری خۆمانەوە وەڵامی پرسیارەکە بەگەڕانەوە بۆ نەرێتی شعری کوردی ئەدەمەوە سیرکە لە نەرێتی شعری ئێمە شعری ئێمە شعرێکە بە پلەی یەکەم پابەندە بە قوڵایی زمانی کوردیەوە کەواتە یەکەم خەسڵەتی شعری ئێستا ئەینووسی 10 ساڵێکە ئەینووسی 100 ساڵێکە ئەینووسی ئەوەیە کە تۆ ئەبێ لە زمان زۆر شارەزابی ئەم زمانی خۆتە خۆش بوێ بۆی کە شعری پێنووسی ڕۆحی ئەم زمانە بەرجەستە بێ یەکەم سیفات دوو ئەبێ ئەم جۆری شعرەوە چاکە و شعری ئێمە شعرە چاکەکانی ئێمەوانن پەیوەندیان بەو واقعی ژیانەوە هەیە کە شاعر تیا ژیاوە واتە من ناتوانم شتێک بە ناوی شعرەوە بە خەڵق بفرۆشم کە هیچ پەیوەندی بە ژیان و ئەزمموی ئینسان و واقعەوە نەبێت ئەوە سیفەتی دووەم سیفەتی یەکەم وتمانچی پەیوەندی بە زمانەوە هەبێت سیفەتی دووەم پەیوەندی بە واقعەوە هەبێت سیفەتی سێهەم یا خاڵی سێهەم ئەوەیە کە پەیوەندی بە ناخی ئینسانەوە هەبێت لە ناخێکی بڵین ڕازگۆیانەوە چونکە نەرێتی شعری ئێمە هیچ شاعیرێکمان نییە لە شاعیرە باشەکانمان هەمووی لە ناخی خۆیەوە شعری وتووە بە زمانێکی پوختی کوردی شعری وتووە بە زمانی ڕەسەن و لە هەمان کاتیشدا پەیوەندی هەبووە بە واقعی کە تیاژی خاڵی چوارەم هاوڕێعزیز پەیوەندی بە نەرێتی شعری ئێمەوە هەیە تۆ پێویستە ئەگەرەتەوە شاعیر بی نەرێتی شعری خۆت بزانی و بزانی شاعرانی کلاسیک چۆن بیریان کردوتەوە چۆن نووسیویانە کە ئەم چوار تایبەتمەندیە لە شعرانە بوو من بینوسم هەر کەس بینوسێ ئەبێتە شعرێکی چی مەسرف کراو لە میدیاکانەوە لە فەیسبووکەوە لێ ئەدرێتەوە لەوانەیە کۆڕی شعری بکرێت 2000 کەسی لێبێ بەڵام مانگێک دوو مانگ دوایەوە بیرەچێتەوە وەکو هەر پۆستێکی فەیسبووکی تێپەڕێ بۆیە ئێمە لەم سەردەمای تووشی ئەو قەیرانە بووین مەسەن لە نمونەی شاعیرە باشەکانی ئێمە لە سەدەی 20ەما لە نوێیەکان یعنی بۆ نمونە شاعیرێکی وەکو لەتیف هەڵمەت هەموو ئەو سیفەتانی باسم کرد لە شعری لەتیف هەڵمەتا هەیە ئەوە واتە پەیوەندی بە زمانی کوردیەوە پەیوەندی بە نەرێتی شعری کوردیەوە پەیوەندی بە واقعەوە پەیوەندی بە ویژدانی ئینسانی کوردەوە لەتیف هەڵمەت کە بۆ مناڵە نووسێ وەک کوردیە نووسێ بە زمانێکی نووسێ مناڵ لی تێگا شاعری تر وەکو فەریدون عەبدولبەرزنجی دکتۆر فەریدون عەبدولبەرزنجی هەموو شعرەکانی گەغینایی و لوێریکین زۆر لە هەستی ئینسانەوە بە زمانێکی پوخت شاعری تر وەکو وڵایی تر ڕیزیان کە ئەو مەجموعەیە بەڕاستی دڵشاد مەریوانی ئەسەن یەکێکە لە شاعیرەکان کە لە ئێستا ئاوڕینە ناینەوە بۆ ئەم مەوجەی شعر نووسین لە ئێستادا کە فەیسبووکیانە و تیکتۆکیانەیە تەمەن خۆ دڵشاد مەریوانی و لەتیف هەڵمەت تیکتۆکیان نییە و کەواتە ئەوان ونە بن خەڵکێک دێت بە ناوی شعرەوە شعرمان بۆ نووسێ کە نە نەرێت ئەزانێ نە پەیوەندی بە زمانەوە هەیە نە زمانێکی باشی هەیە نا لە واقعەوە سەرچاواگرێ نە ڕازگۆشە لەگەڵ وجدانی خۆی بە ماسکێکەوە دێ ناوی ڕێکخستنی چەندێ ڕێکی شعریە و لە فەزای تیکتۆکیە ئەمە زوو بڵاو بێتەوە و خەڵکیش بەمە تەبعاً چاو ینی بۆ نمونە لەنەوەی ئێستا ئەگەر هیچ شعرێکی پێشووتر نەزانێ بەس ئەمە بزانێ وازانێ ئەمە شعرە وانە لە کاتێکە ئەمە شعرێکی وەکو بەڵقی سەر ئاوایە و ئێستا زۆرینەی شاعری بە ئەزمون و ئەوانش هەندێک شاعریشمان هەن بە ئەزمونن هاوڕێ عەزیز من ناویان ناهێنم بەڵام هاتوونەتە سەر ئەم ڕێبازە تیکتۆکی و فەیسبووکیە بەو لەحنە شیعرە نووسن و جن لە ڕێگە خەن کە دەبی ئەوانیش لەگەڵ سەردام پێشڕۆ و خێرابن بەڵێ 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 و ئەمە کارەساتە و ئەمە ئەوەیە کە تۆ دەی بە دارەکەی کە لەسەریت خۆت ئەیبڕیتەوە ئەگەر شاعریش بە ئەزمون ئەم کارە بکە بێوێ لەگەڵ سەردەمی ئێستا بگونجێ بۆی لایک و هینی زۆر بێ ئەوە کارەسات ئازانی وە چەند شاعرێک واکەن ئێستا و زۆریش بەناوبانگن بەڵام پێشینەی شعریان زۆر باشە بەس لە ئێستا زۆر خراپن